سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ دەنگ و باسا چۆنە؟ من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەبەرەوەی لە بەرنامەیەکی نوێ بە ئێوەی ئازیز شاد بوومەتەوە بەو هیوایم کە دەرفەتە بێ هەموو شار و شارۆچکە و ناحیەیەکی کوردستان بگەڕێم پێم بڵێن ئەمڕۆ ئێمە لەکوێی؟ ئافەرین ناحیەی سوورداش سەر بە قەزای کوێیە؟ قەزای دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ یان چەپڵەی قایم بۆ خۆتە مناڵەکان منتان خۆشەوێ؟ منیش هەمووتانم خۆشەوێ ئێستا یەکێک ئێمە لاتان و هەتمە لای هەرچ کەسێکتان شتێکم پێشکەشکا باشە؟ ئافەرین لەندی هیوا چۆنی؟ باشی؟ ئافەرین لەندی گیان لەندی؟ تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێم. لە پۆلی سێ؟ بەڵێ. ئەی ئافەرین لەندی؟ بەڵێ. تۆ منە بینیوە؟ بەڵێ. لەکوێ؟ لە کورسات. ئافەرین لە شاشە جوانەکەی کورسات وایە؟ بەڵێ. ئەی باشە تۆ سەیری بەرنامەکانی تەواری هاوڕێمەکەی؟ بەڵێ. حەزەکی بەشداری بکەی لە بەرنامەکانیەویشە؟ بەڵێ. ئێکەواتە ئەگەر دەرفەتە بوو تۆش وەرە نەو بەرنامەکەی دادەتەوار باشە؟ بەڵێ. ئافەرین لەندی گیان لەندی؟ بەڵێ. گۆرانی ێزانی؟ بەڵێ. ئەدی گۆرانێکم بۆ بڵێ کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چامانە پارێز پڕ بەدڵ ئەی پارێزم وەکو گوڵ سەربازی گەل و خاکم ڕۆڵەی چست و چالاکم کوردستان ئەپارێزم بە هەموو جوانە و هێزم سنگم ئەەکەم بە قەڵغان بۆ بەرگری نیشتمان محەممەد پاکەش هەر بشی یەک چەپڵی قایمی بۆ لێبان لاریا چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ باشم. ئافەرین لاریا گیان لاریا؟ بەڵێ. لە پۆلی چەنی؟ یەک. یەک؟ بەڵێ. لە پۆلی یەکی لاریا؟ بەڵێ. ئافەرین هەر بشی لاریا؟ بەڵێ. تۆ حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ. بۆچی حەزت لە قوتابخانەیە؟ لەبەر ئەوەی فێریشتە بین. ئافەرین فێری زانست و زانیاریە بین ئەگەر نەچینە قوتابخانە وەکو مرۆڤێکمان لێیە کە هیچ شتێک شارەزان نەبێت لە ژیانیا وایە؟ ئافەرین یەک چەپڵی قایم بۆ لاریا گیان دیدان بەڵێ. چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ باشم. دیدان ئەو تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی شەشم. ئەی ئافەرین هەر بژی باشە دیدان ئەمەوێ پرسیارێ لە تۆ بکەم ناحیەی سوورداش تا پۆلی چەنی تایە؟ تا پۆلی دوانزە. تا پۆلی دوانزە باشە ئێمە ئەگەر دەرچین بۆ پۆلی سیانزە ئەبێت چی بکەین؟ ئەچینە کوێ؟ زانکۆ. ئەچینە زانکۆ و پەیمانگاکان وایە؟
باڵێ باشە تۆ حەزەکەی بچیتە زانکۆ باڵێ ئەی حەزەکێکی گەورە بووی ببی بەچی دکتۆر ئەی هاوار دکتۆر وڵا خۆ ناوەکەشە خۆشە وایە دکتۆر دیدەن دکتۆر دیدەن باڵێ چۆنی باشم باشی باڵێ دکتۆر دیدەن باشە ئەگەر من شیرینی بخۆم دوای ئەوە بخەوم دانم چی لێیەت دانەکانمان یەشێ ئەبێ گوێتان لە ڕێنمایەکەی دکتۆر دیدەن بوو باڵێ ئافرین کەواتە دوای خواردن دوای شیرینی خواردن ئێمە بێ دانەکانمان چی لەکەین دکتۆرە دیدەن ئافرین یەک چەبڵی قایم بۆ دکتۆرە دیدەن چەپێک باڵێ چۆنی باشم باشی باشم ئافرین چەپک جان چەپک لە پۆلی چەنی شەش لە پۆلی شەش ئافرین چەپێک باڵێ باشە ناحیەی سوورداش باڵێ داری بەردار چه دارێکی زۆر لێیە گوێس گوێز باڵێ ئەی هاوار گوێ زۆر خۆشە ئەمەی ئێستا ئەمەی لە ژێرەین ئام شتەی سەرەوە ئەوە چییە گوێس گوێز ئەی باشە شووتی داری هەیە نەخێر ئەگەر شووتی داریە بۆە دارەکەی زۆر زۆر گەورە بوو وایە باڵێ چەپێک باڵێ باشە گۆرانیە کەزانی کە وشەی گوێزی تیابێ نەخێر چۆن من بیری خەمەوە باڵێ ئەڵێ سنۆراکلێکی زەردە چاوی جوانە و بێگەردە ئەدی تۆ بۆم تەواوکە سمۆراکلکی زەردا چاوی جوانە و بێگەردا وارۆی نێز گوێی قوتە و پشتی بۆرە وریایە و فێڵی زۆرە بەدانی تیش گازەگرێ ئەتوانی ئێسقان ببڕێ ئەی سمۆرەی دارەوان چی زۆر خۆشە بۆ زستان گوێس گوێ زۆر خۆشە بۆ زستان ئافرین یەک چەپڵی قایم بۆ چەپێک هەر بشی چەپی گیان کازیوە باڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم کازیوە لە پۆلی چەنی لە پۆلیسێ لە پۆلی سێ ئەی ئافرین کازیوە باڵێ ئەدەی ئەتوانی بەبێ ئەوەی هەناسە دووبارەکەی تۆ بڵێ 1 2 3 4 5 6 7 9 10 11 12 13 14 15 16 17 بزای هەناسەوە تا چەند نێڕوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 ئافرین یەک چەپڵی قایم بۆ کازیوە دێنێ باڵێ چۆنی باشم باشی باشم دێنێ لە پۆلی چەنی سێ سێ باشە دێنێ پۆلی سێ گەورەترە یان پۆلی حەوت حەوت ئافرین باشە ئەگەر ئێمە هەوڵ و کۆشش نەکەین و هەر لە ماڵەوە کاتینە ماڵەوە سەیری تەلەڤیزۆکەین سەعی نەکەین ئێمە دەرەچین بۆ پۆلێکی تریان ئەمێنینەوە ئەمێنینەوە ئەی باشە تۆ حەزەکەی بمێنیتەوە یان دەرچی دەرسم ئەی باشە چی بەو مناڵانە ئەڵێ کە هەوڵ و کۆشش ناکەن پێیان بڵێ هەوڵ و کۆششکان بۆ ئەوەی قۆناغەکانی خوێندن بەسەر کەوتوی ببرن باشە باشە ئافرین یەک چەپڵی قایم بۆ دێنێ ئیرەم باڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشم ئیرەم لە پۆلی چەنی شەش لە پۆلی شەش باڵێ زۆر زۆر باشە ئافرین ئیرەم باڵێ باشە گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکان باڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن مانگا مانگا ئافرین باشە ئەدی سوودەکانی ماگان پێ بڵێ بۆ چی و چی بەکارێنن بەرهەمی شیرەکەی و گۆشتەکەشی گۆشتەکەی و شیرەکەی ئەی باشە شیر چی و چی لێ دروستەکرێ ماست و پەنیر و دۆ ئەم شتانە شیرە کەرە و یەک دنیاشت وایە باڵێ باشە بەرهەمەکەی ئەفرۆشنەوە یان هەمووی خۆتانی خۆن ئەی فرۆشنێ خۆین بەشی فرۆشنەوە شەکە باڵێ ئەی لەخوا بەزیابێ ئەی لەخوا بەزیابێ زۆر زۆرم پێخۆشە باشە تۆ هاوکاری خێزانەکەەوەکەی لە کاری کشت و کاڵۆشتانەیە باڵێ ئافرین ئەوە کارێکی زۆر زۆر باشە کە هاوکاری کەسانی لە خۆ گەورەترکەی باشە ئافرین یەک چەپڵە بۆ ئیرە ڕەنوو چۆنی باشی
ڕەن و لە پۆلی چەنی لە پۆلیسە ئەی ئافرین هەر بژی ڕەن و بەڵێ چیما پێشکەشەکەی گۆرانی هۆراوە مەتاڵ نوکتە گۆرانی بەڵێ ئادی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ ڕێبە لە ناو پۆلیسدا پێمە زۆر وریا بچووکە خەمگیرەوە سەکسووکە پێمان دەڵێن وریابن لە دەرسا زۆر ئازابن هەر جارە و بە بابەت جوان فێرمانەکە پیتێ بەلاشە چەند بچووکەیان دەکارە و چاپووکە ئێ خۆشمانەوە وەک چامان ئەفەری یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بژی ڕەن و گیان ڕاستی چۆنی باشم ڕاستی بەڵێ هەموو دەستە چیەتی ڕاشکە ئەی هاوار ئەی هاوار ئەمە دەستە بە چیشکە وەڵای یاریمانە کرد یاری چی وەڵا گورگومە باشە بووە گەڵ لە خۆ نەبوو وەڵا چی بکەم ئیتر بەڵێنم پێی کە یاریەکەی زیانە بەرنەکەوێ بەڵێ ئەی باشە چوو بۆ لای دکتۆر بەڵێ وتی چی وتی وازوو چاکە بێتەوە ئیشەڵا بەڵێ ئافرین کەواتە ئەبێ ئاگەو لە دەست بێ نابێ ئازاری بەی هەتا ئەو ماوەی کە دکتۆر بوو دەستنیشان کردووی باشە بەڵێ ئەبێ بەڵێنم پێ بی کە یاریش کرد نابێ یاریەکەی کە زیان بەخۆ بگەێنێ باش بەڵێ ئافرین ڕاستی بەڵێ ئەی پێ نوتم لە پۆلی چەنی لە پۆلی پێنجم پێنج ئەم ساڵەچم بۆ پێنج ئەم ساڵە چی بۆ پێنج بەڵێ ئەی کەواتە خۆ ئامادە کردووە لە پۆلی پێنجیشا بەسەر کەوتوی خۆناغەکانی خوێندن ببڕی بەڵێ زۆر باشە یەک چەپڵی قایم بۆ ڕاستی هەنی چۆنی دەنگ و باسە چۆنە هەنی لە پۆلی چەنی سێ ئافرین هەنی لە قوتابخانە هۆراوشتیان فێر کردووی بەڵێ ئەدی هۆراوەیەکم بۆ بڵێ بۆ باوکم خۆشەویستەکەی ژینم باخەوانی پەژینم فڵای زۆر بەتینم بۆ تۆ باوک و شیرین نایشان نازی منی سۆزی ئاوازی منی خۆشەویستەکەم بابە ئێمە دڵنیا بە ئێ خۆشمانەوەی وەک چاومان ئافرین ئەو هۆراوەیە زۆر جوانە کەواتە تۆ بابە و دایە خۆشەوێ بەڵێ ئەبێ کەسانی ڕێز لە کەسانی لە خۆمان گەورەتر بگرین وایە بەڵێ ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر ڕەوە چۆنی ڕەوە لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک ئافرین ڕەوە بەڵێ باشە قوتابخانەکەتان زۆر دوورە لێتانەوە بەڵێ ئەی بەچی هاتو چۆکەی بە پێ بەڵێ باشە کە هاتو چۆ کرد بۆ قوتابخانە مناڵە بێ بەسەر شۆستەکەیە بڕوایان بەسەر شەقامە شۆستەکە ئافرین بۆچی شەقامەکە بێ ئۆتۆمبیلی پیا بڕوایان ئەبێ بەسەر شۆستەکەی ئۆتۆمبیل بڕوە لە شەقامەکە ئافرین ئەبێ ئێمەی مرۆڤ بەسەر شۆستەکەیە بڕۆین ئۆتۆمبیلیش بەکوێ بڕوە سەر جادەکە سەر شەقامەکە وایە وای ئافرین یەک چەپڵی قایم بۆ ڕەوە ئەحمەد چۆنی باشم ئەحمەد لە پۆلی چەنی دەرسم بۆ پێنج ئافرین هەر بژی باشە ئەحمەد پێم بڵێ لە سوورداش ساحەی یاریکردنی تۆپی پێی لێە بەڵێ ئێوە چی یاریەکەکەن لە سوورداش زۆر دووگۆڵی دووگۆڵی ئەی تیپتانەیە تیپ هەمانە هەتانە ناوی چییە چی تیپی وەرزشی سوورداش وایە باشە تۆ کە یاریەکان حەزت لێ بی بە گۆڵچی یان بە هێرشبەر هێرشبەر ئافرین زۆر باشە یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دیار بەڵێ چۆنی دەنگ و باسە چۆنە باش دیار لە پۆلی چەنی سێ ئافرین هەر بژی من زۆرم پێخۆشە کە مناڵان ئەڵێن لە پۆلی ئەوە نەبوو واتە هیچ مناڵێک وازی لە خوێندن نێناوە وایە بەڵێ ئافرین دیار بەڵێ لە پۆلەکەی خۆتانە کێ زۆر هاوڕێتە کێ ئەیمەن بەڵێ ئەیمەنە خۆشەوێ بەڵێ ئەی باشە یاریەکەن بێکەوە بەڵێ چی یاریەک ڕاکردن بەڵێ نابێت ڕابکان ئەوە ڕاکردن هەڵەیە لەبەرەوەی ڕەنگە بکەویت و دەست یان قاچ شتێکی لێ بەسەر بێ وایە ڕاستی دوای وەکو ڕاستیەکەون وایە ڕاستی ئەدی ڕێنماییەکی دیاری هاوڕێ و بکە بۆی ئیتر ڕانەکە
نابێتی تەڕا بکەی بۆی دەست و شتت ئازێتی نەبێت. ئافرین هەر بژی تێگەیشتی دیارگیان ئافرین یەک چەبڵێ قایم بۆ دیار ئیلیاس بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ ئیلیاس بەڵێ لە پۆلی چەنی یەک یەک بەڵێ ئافرین ئیلیاس بەڵێ منە خۆشەوێ بەڵێ چەندێ زۆر زۆر بەڵێ هەی لەوە وتمێ ساڵێ زۆر 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 ئەی بۆ من ئێوە زۆر 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 خۆشەوێ ئێوەشم تا چەندێ خۆشەوێ زۆر زۆر ئافرین ئیلیاس ئەی زۆر سواز بۆ ئێوە ئیلیاس بەڵێ باشە گۆرانی وشتە زانی نەخێر نازانی بەزمەتە ئەزانی بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ بەبا خەڵکیان- بەبا بچکۆن خەڵکی ئەم کوردستانە منەوەی ئەم سێتە جوان ڕست لە سروشتی دەکرد ڕست لە سروشتی دەکرم تەواو بەڵێ یەک چەپڵی قاینی بۆ لێبان هەر بشی دەست خۆش ئەنەس چۆنی باشم ئافرین ئەنەس لە پۆلی چەنی دەرچم وە چوار چوار زۆر زۆر باشە ئافرین ئەنەس بەڵێ هیچ ساڵێ ماویتە تۆ لە قوتابخانە نەخێر ئافرین هەر بژیت ئەنەس بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە بە لە وەربەخێوەکەن بەڵێ چپە لە وەرێک زۆر بەخێوەکەن مریشک مریشک بەڵێ ئەی قاستان نییە قاس بەڵێ باشە قازەڵێ چی کە خوێنێ ئەی کە لە شێرەڵێ چی وایە وا ئەی قازەڵێ چی نازانی ئەی لەوە خۆ قازیانێ و ناشزانێ ئەی بۆ من نەزانم ئەی باشە چۆلەکاڵێ چی چۆلەکەش نازانی جیو وایە وا ئافرین یەک چەپڵێک قاینی بۆ لێبان ئەفرینە نەزگیان ئەیوب بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ ئەیوب بەڵێ باشە ئەگەر ئێمە شەوان زوو بخەوی بەڵێ بەیانی درەنگ خەبەرمانە بێتەوە یان زوو زوو ئافرین کەواتە ئەبێ کە ئێمە قوتابخانەمان هەبوو یان کە قوتابخانەشمان نەبێ مناڵ ئەبێ شەوا زوو بخەوێ یان درەنگ زوو ئافرین لەبەرەوەی کە بەیانی زووەستا لەشێکی تەندروستی هەیە ئەو کاتە ژەمەکانی وەکو خۆی پێخورێ بەیانانی بەیانیە خوانانی نیوە ڕۆنانی ئێوارە بە درێژایی ڕۆژەکەش پشووەیە وایە بەڵێ ئافرین باشە ئەی و پێم بڵێ لە پۆلی چەنی پێنج پێنج بەڵێ ئافرین ئەیوب بەڵێ باشە تۆ حەزت لە چ وانەیەکە زۆر زۆر من بەڵێ زانست و بیرکاری و ئاوی زانست و بیرکاری و ئاین لەگەڵ کوردی هەمووی کەواتە وایە باشە پێم بڵێ بۆک لە ئاوە ئەژی یان لە وشکانی لە ئاوشکانی بۆک لە ئاوە ئەژی یان وشکانی لە ئاوە بۆک لارد و تیاژی ئەینە بینیوە لەسەر زەوی ئەژیت و لە کاتێتە ئاوەکەش ئەژی وایە بەڵێ ئەفەری یەک چەبڵێ قانی بۆ لێبەر هەر بشی لاوین بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم لاوین دەنگە بەرزکەرەوە جۆم لێ نییە لاوین بەڵێ چۆنی باشم باشی لاوین لە پۆلی چەنی لە پۆلی پێنجم ئافرین هەر بشی لاوین بەڵێ باشە لێرە زستانان بەفر زۆرە بارەیان کەم 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 ئەی باشە زستانان ئێرە ساردەیان گەرمە سارد ساردا ئەی باشە ئەگەر ئێمە دار ببرینەوە سروشتەکەمان ناشرینکەین سەوزایی و دار نەمێنێ کارێکی ڕاستە یان هەڵەیە هەڵەیە کارێکی هەڵەیە بۆچی لەبەرەوەی ئەگەر دار ببرینەوە و دار نەمێنێ ئەو کاتە ئێمە هەوایەکی پاکمان نابێ سروشتێکی جوانمان نابێ دارەکان بەرناگرن لە بەری بخۆین وایە وایە ئافرین لاوین جان یەک چەبڵێ قایم بۆ لاوین شیار بەڵێ چۆنی باشم باشی باشم شیار لە پۆلی چەنی لە پۆلی یەک لە پۆلی یەک شیار بەڵێ
ئەوە لە سوورداش باخچەی ساوایانی لێ باخچەی مناڵان بەڵێ لێتی بەڵێ تۆ چیتەتە باخچە بەڵێ یعنی لە باخچەش خوێندوتە بەڵێ ئەی ئافرین ئەی باخچەکەتان خۆشە بەڵێ ئەی حەزەکەی منیش بچم بۆ لای مناڵانی باخچەکەتان بەڵێ ئێکە قوتابخانە کرایەوە چم بۆ لایەن باشە باشە ئافرین شیار بەڵێ ئەی باشە لە باخچە گۆرانیان فێر کردووی بەڵێ هیچ گۆرانیەکە بیر ماوە ناڵە بیرە نەماوە ئێدە باشە ئەگەر چیتەوە بۆ قوتابخانە ئەم جارە هۆراوەکانی قوتابخانە لەبەرکە باشە باش یەک چەپ لە قایم بۆ شیار مناڵەکان بڵێن چی ئەوە وا بزانم ئێمە میوانێکیشمانەیەکە لە ئەوروپاشی وایە شاتووە وایە شات و چۆنی باشی شات و تۆ لەکوێژی لە ئەڵمانیا ئەدی بە ئەڵمانی پێم بڵێ من لە ئەڵمانیا ژیم ئەڵمانیا ژیم ئافرین لە ئەڵمانیا ژی ئێمە و خۆشەوێ ئێمەش تۆمان خۆشەوێ یەک چ بڵێ قایم بۆ شاتوو ئافەری شاتوو گیان سان چۆنی باشم باشی بەڵێ سان لە پۆلی چەنی چوار چوار ئافەری سان پرسیارێکی لێ بکەم بەڵێ ئێرە ئاژەڵی کێوی زۆرە وەکو ڕێوی بەراز چەقەڵ گورێک ئەو شتانە بەڵێ ئەی باشە ئێمە ئەگەر ڕاو بکەین ئەم دەشت و دەر و شاخ و شتە ئاژەڵی کێوی لێ نەمێنێ سروشتەکەمان جوانە بێ یان ناشرینە بێ نەخێر ناشرینە بێ بەڵێ ئافرین کەواتە ڕاوکردن شتێکی ڕاستە یان هەڵەیە هەڵەیە شتێکی هەڵەیە ئەی ئێوە لێرە ڕاوەکەن نەخێر ئافرین ئەی باشە ئەگەر کەسێکە بینی هاتە ئەم ناوچەیە بۆ ڕاوکردن خەڵکی ئەم ناوچەیە نەبوو تۆ چیەکەی ئەبێ کەسانی گەورەتر لە خۆ ئاگادارکەیتەوە بڵێ کەسێکا تۆ بۆ ئێرە ئێوێ ڕاو بکە مێڵن وایە بەڵێ ئافرین یەک چە بڵێ قایم بۆ سار لۆنا چۆنی باشی لۆنا لە پۆلی چەنی سێ دەرەتون بۆ چوار ئەفرین لە پۆلی سێ دەرەچێ بۆ چوار لۆنا بەڵێ باشە تۆ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ بەیانیاکە هەڵەسی لە خەو بەڵێ جێگاکەی خۆکۆکەیتەوە بەڵێ ئافرین ئەی باشەکە لە قوتابخانەیەتەوە پۆشاکەکانە چی لێکەی هەڵیانەگرم هەڵی یەگری ئەی باشە بێ ئێمە کە هاتینەوە لە قوتابخانە جانتاکەمان پێڵاوەکانمان پۆشاکەکانمان نەراوە فرین نەخێر بۆچی لەبەرەی ئەو شتە هەڵەیە یارێکی ناوڵاتەمان زۆر زۆری پیر. شەڵێ وایە وای ئافرین یەک چە بڵێ قایمی بۆ لێبەن هەر بشی لۆ ناگیان دەست خۆش سەنا بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ سەنا لە پۆلی چەنی شەش شەش بەڵێ ئافرین هەر بشی سەنا بەڵێ تو هاوڕێ و زۆرە لێرە بەڵێ ئەی باشە پێم بڵێ هاوکاری هاوڕێکانەکەی بەڵێ ئەگەر هاوڕێکە ڕۆژێ نەخۆش بێ نێتەوە بۆ قوتابخانە تۆوانەکانی پێڵێیتەوە بەڵێ ئافرین کەواتە هاوکاریکردنی هاوڕێکانە کارێکی ڕاستە یان نەڵەیە ڕاستە ڕاستە بەڵێ ئافرین سەناگیان هەر بژی سەنا بەڵێ ئەی گۆرانی ێزانی بەڵێ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ وڵاتی من شیرینە خاکێکی نازەنینە بەهار دەستی زەرد و سوور ئەبێ بە کۆمەڵێ نوێر لە تەلانی باخەوارە سەلوت کێشاخە ئاوی ڕوونی ڕەنگاڕنگ ئێکا بە جۆشی ئاهەنگ هاوی نزاری نازار شاخی هەزار بە هەزار شەوی فێنکی گوێستان دیمەری بەری بەیان ئەفرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر هەر بشی دەست خۆش ئاسوودە چۆنی باش ئەحواڵە چۆنە باش ئاسوودە باڵ تۆ لە پۆلی چەنی شەش شەش بەڵ ئەفرین هەر بشی ئاسوودە بەڵێ ئەوەی ئێرە ئاوی بەلوعەی هەیە یان ئاوتان لە کارێ سوکانیەوە بۆیە ئاوی بەلوعەی لێ ئاوی بەلوعە باڵ ئاوتان باشە باڵ ئەی باشە پێم بڵێ لێرە ئاو بەفی ڕۆئەن نەخێر ئەی باشە تۆ بەردەرگا و شتی واشۆی نەخێر ئەی باشە شۆردنی بەردەرگا و ئەو بەفی ڕۆیان و شتانە کارێکی ڕاستە یان هەڵەیە 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 لەبەر ئەوەی ئاو سامانێکی زۆر گەورەی نەتەوەییە ئەی ئێمە ئەگەر ئەو نەبێت دوایی
تینومانە بێ دوای ئاژەڵەکانمانە برێن دوای خۆمان تینومانە بێ ئاو نابێ بیخۆین وایە ئەفەرین ئاسوودەیجان گۆران نێزانی گۆرانێکم بۆ بڵێدەی ئێمە پێشمەرگەین هەتا ماوین لەژین نیشتمان ئازاد دەکەین لە خوێن مژین ئێمە کوردین نابەزین جەنگاوەرین نابەزین ئێمە کوردین تێکۆشەرین نابەزین گیان فیداکەرین لە ڕێگای میلەتە قارەمانی ڕێشۆشی ژیانی ئێمە کوردین نابەزین جەنگاوەرین نابەزین ئێمە کوردین تێکۆشەرین نابەزین ئەفەرین یەکچە بڵێ قامی بۆ لێبەر هەر بشی تیا چۆنی ئەحواڵە چۆنە تیا لە پۆلی چەنی شەش هەر بشی دەست خۆش تیا تو ئەو کاتانی کە پشووی هاوینە یا پشووی نیوەی ساڵە قوتابخانەتان نییە کاتەکانی خۆ چۆن بەسەرەبەی بە کتێبخوێنەوە کتێب خوێندنەوە هەر زۆر زۆر باشە ئەی ئافەرین تیا ئەمڕۆ منیش گۆڤارێکم بۆیە ناون کە گۆڤاری پەپولەیە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە کە ژمارەیە چیرۆکی خۆشی تایە زانیاری بەسوودی تایە بۆ مێناون ئێوەش بۆ خۆتان لەم پشووە بیخوێنەوە و سوودی لێ ببینن باشە ئافەرین تیا باشە تۆ سەیری بەرنامەکانی ئەماکەی بەرنامەکانی دادەتەوارە بینیوە ئەی بەرنامەکانی منەبینی حەزی لە بەرنامەکانی ئەمەیە کەواتە ڕێنمایی ئەو مناڵانەی هاوڕێ بکە کە ماوەی مناڵانی کورسان نبینن بڵێ هەموو ڕۆژێ سەعات 5 تا 6 بیخەنە سەر ماوەی مناڵانی کورسان لەبەرەوەی برگەی دکتۆرمانەیە کە ڕێنمایی زۆر باشی تایە برگەی چیرۆکمان هەیە کە داپیرەیەکە چیرۆکی زۆر خۆشمان بۆ خوێنێتەوە باشە؟ ئافەری یەکچە بڵێ قایم بۆ تیا وشە چۆنی باشی وشە لە پۆلی چەنی 5 زۆر زۆر باشە وشە باشە حەزەکەی ببین بە ئاوڕێ باشە کەواتە ئەبێ بەڵێنم پێبەن نابێ کەستان یاری بە تابلێت بە مۆبایل بە ئایپاد بەو شتانە بکەن باشە ئەگەر یاری بەو شتانە بکەن من نابم بە هاوڕێی کەستان و یەک جاری تریش بۆ سەردانیش بێ نایەمەوە ئەم گوندە باش ئافەرین وشە گۆرانی ێزانی ئەدی گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ کۆمپیوتەر دانیشە لام بەرامبەر دانیشە لەم بڕوانە ئیشوکارم چەند جوانە عەقڵێکی گەورە پڕم وەک دارستانی چڕم ئامێرێکی هەستیارم هەڵە ناکەم لە کارم من گەنجینەی زانیاریم بۆتان مای و شێرم وەرە بەکارم بێ نەزانی ئەرمنە دەربێ ئافەرین هەر بژی یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر دەست خۆش هەر بژی ئەیمەن چۆنی ئەحواڵە چۆنە ئەیمەن بیری من نەکرد چەندێ زۆر ئەی پێم خۆش بواتمە گوندەکەتان پێم خۆشە هاتم بۆ ناحیەکەتان ئەوە تۆ بڵێ ڕۆژێ بێزی تەڵەش بێ بۆ لای ئێمە ئێدەواتم بۆ لاتان تەواو وایە بووم بە هاوڕێی مناڵەکانی ئەم ناحیە ئازیزەش ئەیمەن باشە پێم بڵێ لە گوندەکەی ئێوەیە کشت و کاڵەکان چی زۆر ئەچێنن چی ئەڕوێنن تەماتە باینجان گوێز تەماتەشە ڕوێنن زۆر باشە من زۆرم پێخۆشەکە گوندنشینەکان کشت و کاڵەکان کە خەیارە ڕوێنن تەماتە ئەوانە لەبەرەوەی داهاتێکی زۆر باشیان دەسەکەوێ و خەڵکی شاریش ئەو شتانە بە ئاسانی ئەتوانێت پیا بکەن وایە؟ یەکچە بڵێ قایم بۆ ئەیمان چرپە چۆنی ئەحواڵە چۆنە یاخوا تۆش هەر باش چرپە لە پۆلی چەنی دەرچم بۆ چوار دەرچووی بۆ چوار ئافەرین زۆر باشە چرپە تو هاوڕێ و زۆرە ئەی باشە یاریەکەن بێکەوە ئەی باشە مناڵان ئەگەر پیان نەوی یاری بکەن لە وەرزی هاوینە ئەبێ چ کاتێک بێنە دەرەوە یاری بکەن ئێواران بۆچی لەبەر ئێستا نەخۆشی هەیە ئافەری نەخۆشی هەیە وەرزی هاوینە گەرمە لەبەرەوەی ئێمە نەخۆشەکەوین بۆی نەخۆش نەکەوین ئەبێ کاتێک بینە دەرەوە کە فێنک بێ وایە چرپە گۆرانێکم بۆڵێ ئەدەی
یەک تەنها خوددایە دوو بابە ودایە سێ خوشک و براکانم چوار هاوڕێیەکانم پێنج ڕوکناکانی ئیسلام شەش کاتی لا خەواستان حەو بۆ نانی بەیانیان هەست بەرە قوتابخانەمان نۆ دەستپێکی وانەکان دە هەواڵە بەخشراوەکان ئەوانەی کە پێغەمبەرمان مژدەی بەهەشتی پێدان. ئەفەرین یەک چەپڵێکاین بۆ چرپە 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 بەڵێ ئەو کوا چرای خوشکە چرا چرا بابێ چۆنی باشم باشی بابێ چرا ئەی تۆ چیتەتە قوتابخانە بابێ لە پۆلی چەنی یەک یەک ئەفەرین چرا تۆ چرپە و خۆشەوێ چەندێک ئەی باشە ئێوە شەڕەکەن بەیەکەوە ئافەرین مناڵ نابێ شەڕکە نابێ شەڕکەن لەگەڵ خوشک و براکانتانە لەگەڵ هاوڕێکانتانە ئەبێ خۆشەویستی لە بەیتانە هەبێ باشە ئافەرین یەک چەپڵێک قایم بۆ چرا مناڵە عەزیزەکان من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئێوەیە بۆ هیوایم کە جارێکی تر دەرفەتە بێ توانم سەر لە ناحیە جوانەکەتان بمەوە ئەبێ بەڵێنم پێبند کە ژینگەکەتان پارێزن کە هەمووتان بەردەوام بن لە خوێندن کە هەمووتان ناوچەکەی خۆتان خۆش بوێ باشە؟ هەتا بەرنامەیەکی تر و گوندێکی تر بەخواتان ئەسپێرێ بخواتان لەگەڵ خواحافیز